کەس ناچاریان ناکە بێت لەگەر شەریکەی کە بڕی پارەی بدەن یان ماگانە 30,000 بدەن و نزبیان لێ وەردەژێن ڕاست نییە. سڵاو لێ بێ کارزان دوێنێ ئێمە راپۆرتێکمان کرد سەبارەت بە و شۆفێرانی تەکسی لە نزیک بازاڕی لەنگە کە گلەی ئەویان هەبوو کە کۆمپانیاکە ئێوە بڕێکپارەیان لێ وەردەگرن و با بڵێن شوێنەکە ئەکرێت بە کەرتی تایبەت کە قسەی ئەوان بێت. ئێوە ئەوڕۆ داواتان کرد لە ڕێگای 964 و ڕوونکردنەوە بدرێت و کۆمپانیای خۆتان ڕوونکردنەوەکە ئێوە چیە بۆ ئەوان بەگشت؟ سەرەتا بەخێر بێن، سوپاس لە بۆ ئەو چاوپێکەوتنە. ئەو بابەتێک کە لە لەنگەی باس کرا یاخود ئەو شۆفێرانە کە باسییان کردیا هیچ ئەسڵ و ئەساسی نیە، هەروەکو خۆیان باز دەکەن تەنیا دەنگۆیەکە، هیچ نووسراوەشی فەرمیان پێ نەگەیشتە یاخود هیچ نوێنەرێکی کۆمپانیای نەشتە لەیان لۆی داوایان لێ بکە. ئەو کابینەی کە لە لەنگەی دانرا فقط لە بۆ سێرڤزە، بەس لە بۆ خزمەت گوزاریە ئەو خەڵکی کە لە لەنگەیە یان ئەو کەسانی کە دەیانێ مستەر تەکسی دابەزێنن لە ڕێی ئەو کابینەیە کارمەندی شەریکەی لێیە ڕێنمایی دەکرێت داخل دەکرێت، ینی یاخود ئەو ساقانەی خۆمان دەبین کێشێکیان هەیە یانەوە تا پارە سەعابکردن یان داخل بوون هەر بابەتێک بیتن کە لە سیستەم بکرێت دەست سەردان دەکەن لەوێ فقط سێرڤزە هیچ بابەتشکە نییە. و سەبارەت بە دەنگۆی ئەوەی کە ئەمە لە لەنگەی قۆڕخکاری دەکەین و بازاڕی لەنگەی دەشێوێ بۆ بابەتەی هیچ ئەسڵ و ئەساسی نییە. ئەو ساقانێک کە لەوێ ئیش دەکەن هەر ئیشی خۆیان بەردەوام دەبن، کەس ناچاریان ناکە بێت لەگەر شەریکەی کە بڕی پارەی بدەن یان ماگانە 30,000 بدەن و نزبیان لێ وەردەژێن ڕاست نییە. لەنگە ئەنجومەنی هەیە، نوێنەری خۆی هەیە، با بڵین ئەوان بازاڕی لەنگە بەڕێوە دەبن. ئەو کابینی دانرایە هەمووەکو ڕێکلامەکە حتمما بە ڕێپێدانی حکوومەت بە ڕێپێدانی شارەوانی دانرایە وەکوەر کابینەیە کە نمونە ئەوانێک کە قاوەی دەفرۆشن ئەوانێک کە لە فەی دەکەن کە لە سزاریان دانرایە ڕێکلامەکیان وەکو ڕێکلامەک دانایە شەریکەی مستەر تەکسیش هەمان بابەتە. ئەو ساقانێک کە لە لەنگەینا کە مشکلی ئەوە هەبوو زیان دەژێت یاخود دەبی بەشداری مستەر تەکسی بکەن ئەسڵ و ئەساسی نییە. ئەسڵن ئەوانش زۆر نییە هیچ ئەسڵ و ئەساسی نیە بابەتەکە ئارەزوومەندانەیە کامەیە عەزی کرد دەتانی بێ خۆی تو مارکە ئەوەی عەزیشی نەکرد دەکەوتەوە سەر ئارەزی خۆی. باشەکان کارزان ئەفونکە سەبارەت بە مۆڵەت پێدانیەوە ئێوە مۆڵەتان هەیە لە وەزارەتی گواستنەوە و گەیاندن وەکو تەکسی ئۆنلاین، بەڵام مۆڵەتیەوەتان هەیە کە ڕێتان پێدرابی کام کابینێ لەوێ دامدرێن وەکو شارەوانیان وەکو لایانی تر؟ بێگومان هیچ کابینێکی شوێنێک ناتانێت بەبێ ڕێپێدانی مۆڵەت دابدرێت.